کۆمیدیاش لایەنێکی گرنگی سینەما و درامایە باشە دەکرێت بنیاتنەر بێ و هەڵەکانی کۆمەلگا ڕاست بکاتەوە بەڵام ئەوەی ئێستا بەشێک لە کارەکان دەبینرێت دوورکەوتنەوەی لە کۆمیدیا و هەندێک جاریش لادانە باشە قسەی ئێوە چیە لەسەر ئەم بابەتە خۆی ئەوەی ئێستا دەکرێت کە جەنابەت ئاماژت پێکرد ئەوە کۆمیدیا نییە ئەوە تەهریجە تەهریج یعنی لە ڕادیانی تەهریج هونەرێکە دەزانی زیاتر لە چ بەکاردێ لە سێرکی سێرکت دیتیەوە نییە سێرک ئەوەی کەەوە پیاوەک دێ فیلێک پێەیە بەسا ئەوەی دێخیل دەینتە خوارێ و سەگەج پێ بە ناو بازنەکان پاس دەدا لە ناو ئەو سیمەکان و دوای بە جۆلانەی دەکەن مەجموعەکە هات دەفڕن و ئەوە خەرک دێ بە پارە تەماشا دەکات جاران لە هەولێری هەبوو ئەوە لە هەفتایەکان میسری دەهاتن لەکەم مزگەفت شێخ مستەفای بازار سوورچی هەیە ئەوی ئاشەکەی لێ جێ کتێبخانەی گشتی لەوێ خێمەیان هەرەدا 40-50 خێمەیان هەرەدا ستۆدیۆیان دروست دەکرد سێرکە خەرک دەچوو بە پارە تەماشای دەکرد فەقەرەك هەیە لەوەی پیاوەک دێ پانتۆڕێکی زۆر گەورەی لەبەرە قایشەکە هاتەوە سەر ملی سەکە پوشتەکی سۆر دادەنێت تۆ پرچەکی گەورە لە بێ دەکات سۆر دیتی دنیا فایل ئەوە پێی دەرێن مهڕیت بە عەرەبی نازانم بە کوردی چناوەکی لێنرا ڕەنگە قەرەقۆزبی گاڵتە جاربی ئەوەش فەنە هونەرە هونەرە کە دەکرێت و خەڵک حەزی لێ بێت بەڵام ئەوەی کە جەنابەت ئاماژەت پێکرد دەستە ئەو خانەی بەڵام بە شێوەکی زۆر خراپ نابی پێی بگوترێ کۆمیدیا یعنی من لە هیچ عایلەکەم نەدیتێ بابەک و دوو کوڕ و کچەک دانیش بن یەک بە کەرکووچی قسەی بکە یەک بە سلێمانی قسەی بکە یەک بە ئێرانی قسەی بکە وانە بابەکەش بە خۆشناوەتی قسەی بکە داکەکەش لە بەخاتری تو بە لەهجەی سوورچیاتی قسەی بکە وانە نییە شتیوە هەموو یەک زمانە و نییە ستەم خێزانم عەرەبە زمانی مە لە مارەی کوردی و عەرەبیە بەس کە قسەی پێک دەکەین لەگە یەک دەکەین بە یەک قسەی دەکەین یا بە کوردی قسەی دەکەین یا بە عەرەبی قسەی دەکەین کوردیەکەش یەک لەکنەیە کە ئەویش لەهجەی هەولێری حاڵەتی وا بۆ داکەکە سلێمانی بی بابەکە هەولێری بی مندار زمانی داچی هەردەگری ئێستا من 3 مندارم لە خێزانی ڕەحمەتیم لە بین یەکدی بە سلێمانی قسەی دەکەن بەڵام کە دێنە دەرێ لەگە خوزمەکان و ماری مام و ئاموزا و کەسێک بە هەولێری قسەی دەکەن لەبەر ئەوە حاڵەتێک دوو یعنی جووندان و تووڕەبوون و قسە پێگوتن و نەبوونی هەدەف لە ئیشەکەی یعنی ئێستا من و ئەتو لێرە دانیشتنە ئامانجمان چی بەرنامەی جوان تەقدیمکەین خەریک ببین ئەوان هەدەفیان نییە لەبەر ئەوە لە تەهریجیش تێپەڕێ دەتوانی برێ تەهریجیش نییە دەتوان نازانێت چ ناوەشی لێ بنێ یعنی کات کوشتنە نازانم یعنی کوشتنی کاتی بینەرە لەبرۆ من هەرگیز لەگەرەوەی شانە نیم و بە هیچ شێوەک ئامادە نیمە ئیشی لەگە بکەم یا بەشداری تێدا بکەم تەنها ئەو هەرسەنگان نەشم کە کرد لەبەر خاتری جەناب دەستت خۆش ماوەسە زۆر سپاس دەکەم